تیمەکانی ئاگرکوژێنەوە سەرقاڵی کۆنتڕۆڵ کرد و کوژانەوەی ئاگرەکەی بازاڕی تایەفرۆشانی کەرکووکن. بە پێی زانیاریە سەرەتایەکان ئاگرەکە بەهۆی شۆرتی کارەباوە بووە و لە ئەنجامدا کۆگایەک بە تەواوی سوتاوە و کۆگایەکی دیکەش زیانی بەرکەوتووە. لە میانەی هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە لە لایەن تیمەکانی بەرگری شارستانی و دوکاندارەکانی بازاڕەکە، 2 کارمەندی بەرگری شارستانی و 3 دوکانداری دیکە بریندار بوون. دوکاندارەکانی بازاڕەکە لە ترسی تەشەنەسەنی ئاگرەکە دوکانەکانیان چۆڵ کردووە. هاوکات بە هاوکاری تیمەکانی بەرگری شارستانی توانیوانە بەشێک لە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن و دوکانەکانی دیکەی نزیک لە ئاگرەکە چۆڵ بکەن، بەمەش بەر لە زیادبوونی زیانەکان بگرن. تاز دوکانیان کرد بۆ ئەمانە کارەبای هەڵەوە کارەبای هەڵداوی تەقێ دەبچایانە تر ئەوە بوو بەرەبەرە تایەکانیدا لە تایەکانیدا ئەوە بودانێکمان لێرە سوتا دەموچاوی ستا بردیا بۆ مستەشفا ئەوەی دیکە گیان سوتا و دانێکمان هەیە پشتی سوتاوە ئەو ڕۆیشتن بەرەبەر ئاگر زیادی کرد لە دوکانەکان دیکەیداوە بەڵام لەخوا بەزاربێ نەگەیشتەوانەی دیکە ساعات 8 ئەو مەحەلە بوو. وەڵا زۆر شتێکە ئاسایی سەرکردی بەرزەوە کرد کارەباکە ساردوگەرم لێژی دابوو کەمێ ئاگری فڕەدا تر تا دابەزی بۆ سیارەکە بێ ئاگر کوژێنەوە باتە ژوورەوە ئاگرەکە زۆر زیادی کرد ێواش ئاگرە زیادی کرد گەیشت ئەم دوکانی کەوەش هەردووگی سوتا بەڵێ وەڵایی دوان سوتاوە دوان زۆر سوتاوە زیانی مادەی زۆر پێکێشتووە. ئەو هەموو کەسەمان ئیلاک ناکرد لەگەڵ خۆمان ئیشی بکردای خۆمان ئیشمان پێکردووی هێستا هیچ دەماشەیەکی نەکردووە بەسەریکوە چی لەسەرە بەچی بیکەمەوە قومی لێدەم دەرەچێ ئەوە ئاوی لێ نییە کاکە لێ سیستمەکە دەستکاریتان کردووە بران بەس بەوە دایناوە پێڵ لە حکومەتکە بەس دەبێتەوە ئەو سیستم حریقەکە لەو بانە نییە ڕۆژ وایە سەعات 12 ئاو مەداتێ جارێ هێزە ئەمنیەکان لەمێ سوپاسی هێزە ئەمنیەکانەکەی هاوکارمان بوون دوکاندارەکانش بەڕاستی هەمویان هاوکارمان بوون. تیمەکانی ئاگرکوژێنەوەی بەرگری شارستانی کەرکووک لە ساتی کەوتنەوەی ئاگرەکە گەشتە شوێنی ڕووداوەکە و توانیان لە ماوەی 3 کات ژمێردا ئاگرەکە بە تەواوی کۆنتڕۆڵ بکەن. بەڕێوبەری بنکەی شارستانی کەرکووک دەڵێت توانیمان لە ماوەیەکی کەمدا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەین و دوکانەکانی دیکە بێزیان بن. وڵای جارێوا بە خۆتانی دێن تیمەکانمان جارێوا لە بەرگریان لەگەڵ سەیتەریان کورەتە سەری کۆنتڕۆلی وەزعەکەیان کورە ئاگرەکە لە کوژانەوەیان لە دوایەوەی لە کۆڵینە دەستپێکات نەتیجەکانتان ئینشەڵا دوای لەگەڵ برادەرانی ئەدیرەی جینائیە قەرارەکان لەسەر نێمزانی چی بۆ حادسەکە. وڵات تاسەوە بە چاو خۆتان دوو دوکانە لە مجەمەع گەورەیە سەیتەرەمان کورەتە سەری لەخوا بەزە بە زووترین کات تیمەکانی بەرگری شارستانی کە کۆنتڕۆلی وەزعەکەیان کردووە. دوکاندارەکانی بازاڕی تایەفرۆشانی کەرکووک ترسیان لە دووبارەبوونەوەی ئاگرکەوتنەوە لە بازاڕەکەیان هەیە، هەر بۆیە نیگەرانن لە سیستەمی ئاگرکوژێنەوەی بازاڕەکەیان و داوا دەکەن لایەنی پەیوەندیدار مەترسیەکان بە هەند وەربگرێت تا ئەوەی ئەمڕۆ ڕوویدا دووبارە نەبێتەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.